لێرە باشترین مامۆستاکانی مێژوو لەسەر دەستی شێخانی گەورەی بیارە کە ئەقتابی تەریقەتی نەقشبەندین لێرەوە و لێرەوە ئیرشادی هەموو جیهانی ئیسلامیان کردووە. ئێرە کە جەنابتان تەشریفتان هێناوە بیارەی شەریفەیە، بیارەی شەریفە بەوە بەناوبانگە کە مەرکەزی عیلم و عیرفان بوو. کە ئەڵێن عیلم و عیرفان، عیرفان واتە پەروەردەکردنی ئینسانی ئیماندار لە ڕێی سلوک و لە ڕێی ئەخلاقەوە. کاڵین مرکزی علم واتە پەروەردەکردنی زهنی ئینسان بە علوم و بە معریفەتی شریعەتی و ئاسمانی. لێرە باشترین مامۆستاکانی مێژوو لەسەر دەستی شێخانی گەورەی بیارە کە ئەقتابی تەریقەتی نەقشبەندین لێرەوە و لێرەوە ئیرشادی هەموو جیهانی ئیسلامیان کردووە. تەنانەت شێخ عەبدولقادری جەزائیری لە جەزائیرەوە هاتوو بۆ خزمەتی حەزەتی مەولانا کە مجدد و ڕئیسی تەریقی نەقشبەندیە لە کاتی تەجدیدی خۆیە لەم 200-300 ساڵی ئەخیرەیە. لەبەرەوە باشترین مامۆستاکان کە عەلامەمان هەیە ئێمە وەکو عەلامەی نۆتچی کە وەکو مامۆستای موسەنیف پێشتر و دوایی مامۆستایانی وەکو حەزەتی مەولەوی شاعیر، دواتر مامۆستا مەلا نەزیر، مامۆستا مەلا قاری گەورە، هەموو ئەو مامۆستا گەورانە لەم خانەقایە و لەم مەرکەزەوە پێگەیشتون بوون بە عالمی گەورە و کەسەی وەکو مامۆستا مەلا باقری بارکمان هەیە کە پێی وتراوە شافعی زمانی خۆی لە سعودیە و لە حیجازەوە کە عولەمای عەرەب، عولەمای ئەو دوو مەرکەزە کێشەیەشیان هەبووە مامۆستا مەلا باقریان ئاگادار کردوێتەوە ئەو حەلی کردەوە بۆیان. خاوەنی ئەم زانە گەورانەین کە لەم مەرکەزەیە پێگەیشتوین وەکو ئەولیاکان و وەکو پیاوانی گەورەش خاوەنی چەندین ئەولیا و پیاوی گەورن کە کەرامەتەکانیان ئەگەر بنووسێتەوە بە چەندین کتێب تەواو نابێت. چەند ساڵە هاتوچۆی ئەم خانەقایە ئەکەیت؟ بەڵێ لە دوای من باوی کە حکم تەمەنی من تقریبا 55-56 ساڵێکە من ماڵیدم 69 کاتێکە ئێمە هاتوین بۆ ئێرە لە دوای ئاوەدانکردنەوە و لە دوای ڕاپەڕینەوە کە ئەکاتە ساڵەکانی 91 بەدواوە ئێمە عیلاقەمان وەکو هاموشۆی جسمی بێرەوە هەیە. ئەم شوێنە لە دوای ساڵی 90کیشەوە هەر مامۆستا مەلاحمینی کارئینسانانی لێبووە بە سەدان فەقێ بووە بە مەلاو لێرە تەخەڕوجی کردووە لە هەمان کاتیشا دیسانەوە وەکو مەرکەزە تەسەووفی و عیرفانیەکە چەندین کەسی پەروەردە کردووە، چەندین کەسی پێشکەشی ئەم ئومەتە کردووە کە هەمویان بوونەتە عاریف و ئەولیای گەورە.